ڕۆبەرداریمان کرد لە هەفتەی هونەری لە شاری کەرکووک لە هەوڵی ڕۆشنبێری و بە ئیشەکانمان پێکهاتووە لە تابلۆکان تابلۆی زەیتیە و هێڵکاریە و ئیشی پاسیل و بۆی ڕەنگە و خەڵکانێکی زۆر سەردانمانیان کرد و پێشوازیەک چاکیان لێمان کرد. شاری کەرکووک بەڕاستی پێویستی بە کاری وا هەیە کە بە بەردەوام لە شارەکەدا بکرێتەوە. زۆر جوان و زۆر جێ ئەوەیە کە دەستخۆشیان لێ بکەین و بەڕاستی شارەکەمان زۆر پێویستی بەمە زیاتر هەیە کە زیاتر گرنگی پێ بدرێت. اف 6 ساڵێ me ev cilana xwe kiriye me berê munezematan îş dikir bigû ez ê bê zarok kêfxweş dibin vî cildî yana مدرسة ما خلاص بويا وأم أفرو روشة قالك يا خوش بو هبالي ما همو هات المدبيا هردم هرو فروشة ياري ما كربانا وهبالي ما همير فينا وأم قالك اسمع مستعد ممنونين. ئیرۆز هاتنێ ناو زارۆکێ شنگالێ زارۆکێ بردلێ من پڕ شێرینن ئەرمانجامە ئەس کێفێکی تێخم لێ دێوان و ئەزوێ ئێشاخوا و ئێشاوان ژ دلێ خۆ ئەم دەرخینن ئەم کێف خۆش بن تەفدێ بچالاکیە خۆش دلێ زارۆکا خۆش بکرد ئەرمانجامە جوی کاری ئەس بگێم دلێ ملیۆن زارۆکی حتا ئانا من دلێ 6,000 زارۆک من دلێ وان کێف خۆش کردی ئینشاءالله ئەس بەردەوام ئەس بگێم دلێ ملیۆن زارۆکی. لێرە شتانە هەیە خۆشە دەگەڕی نامیشانێکی باش دەدۆزیەوە کتێبی فەلسفەی لێ کۆمەڵایەتی لێیە سیاسی هەیە ڕەنگە لە کتێبخانەیەک نەتوانیت تۆ بە دوای هەموو کتێبەیدا بگەڕی بیخوێنەوە بەڵام لێرە ڕەنگە هەرزانتر بێ داشکانێک بکرێ خۆشتر ئاسانتر دێتە بەردەستت. کۆمەڵی کتابی زۆر ئەنی باش و بە سوودمان هێناوە بۆ شاری قەڵاتزە لە ڕووی کتابەکانیشەوە زۆر کتابی تێدایە عنی وەکو کۆمەڵایەتی سیاسی زۆر عنی زیاتر لە 1002 کتاب عنی جیاواز هەمووی جیاواز داشکانەکانیش لە 130ە.